گرفتی ئێمە و هاوڵاتیان یەک گرفتە ئێمە خۆمان لە هاوڵاتیان زیان ناکەینەوە گرفتی ئەمڕۆ گرفتی گرانیە بەعامی بازار دەست بۆ هەر کاڵایەکەبەی لەم بازارە دووقات و سێقات گران بووە حکومت باج و زەریبەیەکی زۆری خستۆتە سەر خاڵە سنووریەکان یعنی ئەم گرفتی گرانبوونی هیچ کاڵایەک ڕەتی بە هاوڵاتیەوە نیە حکومت دەسان قەس خۆی گرانی کردووە چی بۆ بژمێرم علاقە هەفتەی پێشوو لەمە هەفتەیە لەمە پێش یەک فەردە علاقە 25 کیلۆیی بە 40,000 بووە ئەمڕۆ لە بازارە بە 6,000 یعنی ئێمە چوین بە دوای هۆکاری ئەڵێ حکومت باج و زەریبەیەکی زۆری خستۆتە سەر ئێمە ڕۆژانە هەر نانەوەی کە تۆ یەکری لەم شارە ڕۆژانە 4 تا 5 بتڵی پێویستە ئیسا حکومت لە ماوەی ئەم دە ڕۆژە 5 بتڵی بە ئێمە داوە 5 بۆ بەعزێکینەوە بۆ بەعزێکی ئەمنەوە بتڵی ینی ڕۆژی یەک بتڵێکیشمان بە ئێمە ڕەوان نەبێن بۆیە بە ناچاری پەنامان بردوۆتە بەردار ئەم داریشە بەڕاستی ژینگەی ناوشار ژینگەی دارستانەکانمان عنی بەڕاستی بووەتە ئەرکێکی قرس بەسەر شانی هاوڵاتیانەوە بۆیە داواکاریمانەوەیە ئەگەر لەم شارەیە یەکەی ئیدارە بوونی هەیە و لە خەمی هاوڵاتیانی ئەم شاران ماوەی 2 مانگە ئەم گرفتە هەیە بۆ بەڕێز قایم قەم نایەتە سەرخەدانی بۆ خۆی لەم خەیرانە گەورە خۆی ئەدزێتەوە ئێمە تێ ناگەین بە ناچاری جارێکی تر ئەبێ دوکانەکانمان داخینەوە ئێمەش بەڵێ نان شەشیمان کردووە بە 1000 و بەڵام ئێمە گرانمان نەکردووە قایمقام گرانی کردووە لەبەرەی خاص دابین ناکە ئار دابین ناکە هیچمان بۆ دابین ناکە ئێمە پێمان خۆشە سا 8 بێتەوە بە 1000 بۆ ئێمە خەیری باشترێ کە سا 6 بە 1000 هیچ خێر و بەرێکی نییە تەنها هیلاکەت و مانوبوون بۆ ئێمە ئەمێنێتەوە